بەڵێ چیا سڵاو لێەوە و سڵاو لە بینەرانی نارتی دوێنێ لەگەڵ ئەوەی ماوەیەکی درێژە گفتوگۆیەکی چر لە سەرتا سەری ئەوروپادا سەبارەت بە دۆزینەوەی ئەو ڤاکسینانە لە ئارادایە و گفتوگۆی چڕی لەبارەوە دەکرێت بەڵام پرسیارێکی زۆر هاتوۆتە ئاراوە لە ئێستادا کە دوێنێ ئۆرسوالا ڤۆندەرلاین بەرپرسی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا باسی لەوە کرد کە کۆنتراکتیان لەگەڵ کۆمپانیای مۆدێرنا ئەنجام داوە بە مەبەستی کڕینی 160 ملیۆن ژەمە ڤاکسین لەگەڵ کۆمپانیای مۆدێرنای ئەمریکیدا. ئەما لە پاش ئەوە دێت کە پێشوەختە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا بڕی 300 ملیۆنی لە کۆمپانیای ڤایزەر کڕی بوو، هەروەها 400 ملیۆنی لە کۆمپانیای زینیکاز کڕی بوو، هەروەها کۆنتراکی لەگەڵ دوو کۆمپانیای دیکە کردووە کە تا ئێستا ڤاکسینەکانیان سەرکەوتنی تەواوەتی بەدەست نێنا و لە ژێر تاقیکردنەوەدایە کە هەر یەک لە کۆمپانیای جۆنسن جۆنسنە کە 400 ملیۆن ژەمە ڤاکسینی کۆنتراکت لەگەڵا کردوون، هەروەها کۆرەڤاکیش کۆمپانیای کۆرەڤاک کە 405 ملیۆن ژەمە ڤاکسینی دیکە لەگەڵ ئەو کۆمپانیایە ئیمزاکراوە لەلایەن کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپاوە. بەگشتی ئەو بڕێی کە تا ئێستا یەکێتی ئەوروپا بۆ ژەمە ڤاکسینەکان کڕیوێتی دەکاتە ملیاردێک و 665 ملیۆن ژەمە ڤاکسین بۆ سەرجەم وڵاتانی ئەوروپا. ئەمە لە کاتێکدایە کە سەرجەم دانیشتوانی وڵاتانی ئەوروپا بە پێی دوایین سەرژمێری کە لە ساڵی 2020دا بڵاو کراوەتەوە سەرجەم دانیشتوانی وڵاتانی ئەوروپا دەگاتە 445 ملیۆن کەس. بەڵام پرسیارەکە لە ئێستادا لە سەرجەم میدیاکانی ئەوروپادا پرسیاری ئەوە دەکرێت ئایا بۆچی یەکێتی ئەوروپا بڕی ملیاردێک و 665 ملیۆن ژەمە ڤاکسین لە کۆمپانیاکان دەکرێت. لە کاتێکدا لە میدیاکاندا باس لەوە کراوە کە یەکێتی ئەوروپا هەنێک هەنگاوی هەیە بۆ داهاتوو ئەگەر بێت و ئەو وڵاتە فەقیر و هەژارانەی کە ڕەنگە دەستیان نەگات بە ڤاکسینەکە یەکێتی ئەوروپا بتوانێت هاوکاریان بکات. بەڵام ئەم بڕێی کە باس دەکرێت ملیاردێک و 665 ملیۆن ژەمە ڤاکسین لە ڕاستیدا بەشی سێ قاڕە دەکات. بەڵام یەکێتی ئەوروپا تا ئێستا ئەمەی ڕوون نەکردوێتەوە ئایا بۆ ئەو ژەمە زۆرەی ڤاکسینی لە کۆمپانیاکان کڕیوە و پێشوەختەش کۆنتراکتی لەگەڵدا کردوون. ئەمانە خۆی جێگای پرسیارن لە ئێستادا لەسەر جەم میدیاکاندا پرسیاری لەسەر دەکرێت، هەروەها لەلایەن هاوڵاتیانی ئەوروپیشەوە پرسیاری لەسەرە بەهۆی ئەوەی کە چیا ئەمە ئەو بڵێم کە زۆرینەی هاوڵاتیان لە ئێستادا گفتوگۆیەکی چر لەبارەی واکەن لە میدیاکانی ئەوروپادا کە ئەوان ئامادە نین ئەو ڤاکسینەی کە هێشتا ئەو ئەنجامەکەی نادیارە لە خۆیانی بدەن. ئەمە لە کاتێکدا کە ئەگەر لە سەدا هەفتای هاوڵاتیانی وڵاتانی ئەوروپا لە خۆیانی بدەن کەواتە دەگاتە نزیکەی 300 ملیۆن هاوڵاتی دەکرێت ئەم ژەمە ڤاکسینە بەکاربهێنێ. بەڵام لەولاوە ژمارەیەکی زۆر ملیاردێک و 335 ملیۆن دەمێنێتەوە بۆ یەکێتی ئەوروپا. ئەمەش هەمووی لە ژێر پرسیاردایە و یەکێتی ئەوروپا تا ئێستا وەڵامی ئەم پرسەی نەداوەتەوە بۆچی ئەم بڕە زۆرەی ژەمە ڤاکسینی کڕیوە. بەڵێ کارزان عەلی پەیامنێری ناوتی لە برۆکسل لە بەلجیکا و سپاس بۆ زانەرەکانت.